سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی گەرماوگەرم خۆشحاڵم لە بەرنامەی گەرماوگەرم لە خزمەتتانە بم. بەڕێزان ئەم شەو دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین. تەوەر یەکەمان تایبەتە بێ بە دەستپێکردنی وەرگرتنی بەرهەمی گەنم و جۆی جوتیاران لەلایەن سایلۆکانەوە کە وەزارەتی بازرگانی عێراقی دەیانکرێتەوە. ساڵانە تەبعاً گرفت هەیە، کێشە هەیە لەمەدا. یەکێک لە کێشە هەرە گەورەکان ئەوەیە کە سەقفێک بڕێک دیاری دەکرێت بۆی کە بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەربگیرێ. هەمیشە ئەو بڕی کە لە هەرێمی کوردستان لە جوتیارانی هەرێمی کوردستان وەردەگیرێ ناگاتە نیوەی بەرهەمی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان. ئەمە لەلایەکی دیکەوە لە ناوەڕاست و باشووری عێراق هیچ ڕێژەیەک دیاری ناکرێت بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران. ئەمە یەکێک لە جیاوازەکان کە لە نێوان جوتیارانی هەرێم و جوتیارانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت. یەکیشتر لە جیاوازەکان ئەوەیە تەنها گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان دەکرێت، بەڵام لە ناوەڕاست و باشووری عێراق ڕەنگە بەرهەمەکانی دیکەی بە تایبەتی وەکو جۆش بکردرێت. یەکیشتر لە گرفتەکان ئەو پارەیە کە تاوەکو ئێستا هەم بە قەرز لای بەغدا ماوەتەوە، هەم دەپرسین پارەی ئەمساڵ چۆن دەبێ و چۆن خەرج دەکرێ و ئایا بەدواداچوونەکان چیمان پێ ئەڵێن لەو بارەوە. دواتر لە بەرهەمهێنان و لە بەکارهێنانی ئەم گەنمەشدا دیارە لە هەرێمی کوردستان وەکوتمان بڕێکی کەم وەردەگیرێت، دەچێت بۆ دەبردرێت بۆ بەغدا یاخود چۆن بەکاردەهێنرێت. دواتر لە کاتی بەئاردکردنیە دیسانەوە گەنمی ناوەڕاست و باشووری عێراق دەهێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان و لە سایلۆکان دەکرێتەوە بە ئاردوادا، یعنی پارەیەکی زۆر، مەصرفێکی زۆر، ڕۆتیناتێکی زۆر، هێنان و بردنێکی زۆر. جگەلەوە زۆر جار ئەو گەنمەی لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دەهێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان بۆ وەبەرهێنان تایدا، بۆ کردن بە ئارد، بۆ هەر جۆرێک لە جۆرەکانی دیکەی بەکارهێنان. ئەو گەنمانە باش نین، پاک نین و زۆر جار ئاژەڵی پیسی تێدا بووە، زۆر جار ئاژەڵی مردارەوە بووی تێدا بووە. ئەمانش گرفتن یانی بەڕاستی. دیارە ساڵانە باز لە گرفتەکان دەکرێت، بەڵام دەمانێت بزانین ئەم ساڵ هیچ جیاوازیەک هەیە، ئەم ساڵ هیچ بەدواداچوونێکی نوێ هەیە، ئەم ساڵ فشارەکان چۆن دەبن. جگە لەوەش ئێمە مادەم لەگەڵ پەرلەمانتارێکی کورد لە بەغدا قسە دەکەین، باسێک لە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا و گفتوگۆنیەکانی نێوان هەرێم و بەغدا و ئەگەری چوونی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغداش دەکەینەوە بە جددی کە دڵنیام یعنی قوتی خەڵکە و داوای خەڵکە بۆیە لە تەوەرەکەماندا گفتوگۆی لەسەرەکەین. تەوەری یەکەممان ئەم بابەتەیە. تەوەری دووەمیشمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەمیشە گۆڕانکاری خێرا دەبێ، ڕێکەوتنەکان دەگۆڕێن، پەیوەندی نێوان و پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی سیاسی و ئەمنی نێوان وڵاتان گۆڕانکاری بەسەردادە. ئێستا ئەمریکا خۆی نوێ دەکاتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەگەڵ عێراقدا پەیماننامە و پەیامەکانی نوێ ئەکاتەوە، ڕێکەوتنەکانی نوێ ئەکاتەوە، لەگەڵ ئێراندا پەیوەندەکانی چوونەتە ئاستێکی ترەوە، لەگەڵ سعودیەدا جۆرێکی تر بە هەڕەشە مامەڵە دەکات. قسە لەسەر ئەم پەیوەندیانە و گۆڕانکارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. لە تەوەری یەکەمدا میوانداری بەڕێز شیروان میرزامان کردووە، ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە سکایپ و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. زۆر سپاس کاک شیروان، ماندوو دەکەین. بەر لەوەی بچمە ناو بابەتی گەنمی جوتیاران و ئەو بابەتەی دیکەوە دەمەوێت باز لە هاتنی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا بکرێ. قسەکە گەرمە کە چوارشەممە واتە سبەینێ یان دوو سبەی وەفدی هەرێمی کوردستان بێتەوە بۆ بەغدا و دیسانەوە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی بکە و باز لە فراوانتربوونی وەفدەکە دەکەن، لە شاندی تەکنیکی و لە ئەندامی تەکنیکی لە نێو وەفدەکە زیاد دەبن بە ئەگەریەوەی کە ڕێکەوتنەکان خێراتر بکرێن و گفتوگۆکان خێراتر بکرێن. چ زانیاریەک هەیە لای ئێوەکو پەرلەمانتار بۆ هاتنەوەی وەفدی هەرێمی کوردستان بۆ بەغدا و ئەوەی لە هەرێمی کوردستان گەرمە ئەوەیە کە حکوومەتی هەرێم چاوەڕێی جوابی حکوومەتی بەغدایە؟ سڵاوتان لێبێ، ئێوارەتان باش و ئێوارەی بینەرانی گەلی کوردستان باش. زۆر سپاس. دیارە ئەم سەردانەی شاندی هەرێمی کوردستان لە درێژەی سەردانەکانی ترە. پێشتر 3 جار شاندی هەرێمی کوردستان هاتووە بۆ بەغدا و گفتوگۆی چڕی کردووە. 2 جار شاندەکە بە سەرۆکایەتی بەڕێز کاقوبات بووە وەکو جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان. بەپێی لێدوانەکانی حکوومەت ئەم جارە گرفتێک دروست بوو لە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک شیرواندا. بەڕێزان وەکوی لە پێشەکێکە وتم، یعنی گەنمی جوتیاران و بابەتی وەرگرتنەوەی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان، بابەتی ئەو قەرزانی کە جوتیاران هەیەە لە لای حکوومەتی عێراقی، ئەگەرچی زۆر جار ئەم بابەتە گفتوگۆی لەسەر کراوە بۆی کە بەڵێ پارەکە هەیە لە بەغدا لەسەر حسابی وەزارەتی بازرگانیە،
بەڵام پێویستی بە فەرمانێکە بۆ خەرجکردنی ئەگەر بابەتەکە فەرمانێک بێ بۆ خەرجکردنی و پارەکە ئامادە بێ بۆچی نەکراوە و ئەگەر ئەمە جوانیە بەغدا چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە کام حکومەتە تازەی مستەفا کازمی چی پێوتراوە لەو بارەوە تا چەند گرنگە وەفدی حکومەتی هەرێمی کوردستان کە سەردانی بەغدا دەکاتەوە لە مەلەفەکانی گفتوگۆکردنیدا ئەمە یەکێک بێ لە خاڵە سەرەکیەکان بۆی کە ڕێکەوتنی لەسەر بکرێ و بڕیاری پێدەر بکرێت دیارە ناکرێ جوتیاران لە هەرێمی کوردستانەوە یعنی ئەم هەموو ماندوو بوون و شەو نوخۆنیە بۆ بەرهەمەکانیان بکرێت و بەرهەمەکانیشان لە دەرەنجامدا لیان وەربگیرێتەوە و بڕە پارە و بودجەیەک نەبێ بۆیان سەرفکرێتەوە دەگەڕێمەوە لای کاک شیروان ببوورە کاک شیروان پەیوەندەکە بچڕا ئەگەر بەردەوامی سوپاس. بەڵێ طبعا وەکو باسمان کرد ئەم شاندی هەرێمی کوردستان کە ئەم جارە بزێتە بەغدا درێژەی سەردانەکانی ترە کە کۆمەڵێک گفتوگۆ و سەردانی چڕپڕکراوە بۆ بەغدا و بەڕێز قوبات تاڵەبانی سەرۆکایەتی وەفدەکانی کردووە و بە هەمان شێوە ئێستاش هەر ئەم جارش بە پێی تەسلیحاتی حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەڕێز قوبات سەرۆکایەتی وەفدەکە دەکات گرنگە ئەم جارە وەفدەکەی هەرێمی کوردستان وەفدێکی بڕیار بەدەستی باڵا بێ و بڕیاری ڕێککەوتنی پێبێ لە بەغدا بەو پێی کە ئەم جارە بە پێی دوانووسراوی ئەندامدارەتی گشتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کاک شیروان بوورە پێشەوەی تەواوی بکەی یعنی وتت بە پێی تەسریحاتی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئێوە وەکو نوێنەرانی کورد ئاگداری بە فەرمی نین کە ئەم شاندە ئەم وەفدە دێت نایەت ئەمە بە فەرمی لای ئێوە نییە وانە؟ نەخێر بە فەرمی لای ئێمە نییە تەنها ئەوەیە کە ئێمە لە بەرپرسانی هەرێممان بیستووە کە ئەوان دەچنەوە بۆ بەغدا لە ڕاستیدا چاوەڕێی ئەوەی مزانین وەفدەکەی دەچێەوە چێ دەچێت لەگەڵ کاتەکەشی نازانن کاتەکەشی هەرەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایان گاندۆ بە نافەرمی کە ڕۆژی چوارشەمە وەفدەکە دەچێتە بەغدا یعنی لە کاتەکەشی نەخێر دڵنیانی بەرحاڵ مەبەستمەوەیە کە ئەم جارە وەفدی هەرێمی کوردستان لە بەغدا دەبێت بڕیار بەدەست بێ اتفاقی نهایی بکە چونکە بە پێی سەردانەکانی یا ماڵین بە پێی دوا تەسریحی حکوومەتی عێراقی ئەگەر لەم ماوەیەدا نەگەنە ڕێککەوتنیت بە پارەیەک بۆ هەرێمی کوردستان نایە لە بەغدا نووسراوی ئەمیندارەتی گشتی ئەنجومەنی وەزیران و نووسراوی وەزارەتی دارایی عێراق بۆ هەرێمی کوردستان ڕوونە باس لەوە دەکات کە ئەگەر لە ماوەی 30 ڕۆژدا نەگەنە ڕێککەوتن هیچ بڕەپارەیەکی بۆ هەرێمی کوردستان نایە و هەرێمی کوردستانیش لە ڕاستیا خۆمان دەزانین وەزعەکەی چۆنە لە ناوەڕاستی مانگی 6 ئێستا تەنها موچەی مانگی یەکی ئەمساڵ درراوە موچە 5 مانگ دواکەوتووە لە ڕاستیدا زۆر گرنگە ئەم جارە وەفدەکە لەسەر نەوت بە دەرەجە یەک و بە دواییدا لەسەر مەسەلەی دارایی لەسەر مەسەلەی داهاتی ناوخۆ داهاتی خاڵە سنوورەکان تەواوی ئەو مەلەفانەی کە کێشەن لە نێوان هەرێم و بەغدا بگاتە ڕێککەوتن و ڕێککەوتنێکی کۆتایی بکە ئەگەر ڕێککەوتنەکە کاتیش بێ گرنگەوەی ئێمە بتوانین بۆ چەند مانگێک یان بۆ ماوەیەک موچەی خەڵکی کوردستان دابین بکەین لە بەغداوە ئەو کاتەمە پێمان وایە سەرکەوتنێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان. باشە کاک شیروان قسەیەک هەبوو لەسەرەوەی کە لە سەرەتایی مانگی حەوت گەر هەڵە نەبم پرۆژه یاسای بودجەی بەغدا یعنی عێراق حکوومەتی عێراقی بێت بۆ پەرلەمان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەگەر ئەم وەفدە نێت و ئەو پرۆژه یاسایە بگاتە پەرلەمان وەکو کوردەواری دەڵێ یعنی ئیتر مەوزوعەکە کۆتایی پێدێت و ناتوانرێ هیچ گۆڕانکاریەک لە پرۆژه یاسای بودجە و ناردنی موچە و بودجە بۆ هەرێمی کوردستان بکرێت؟ قەرارێکی پەرلەمان هەیە بە زۆرینەی دەنگ قەرارێک دراوە داوا لە حکوومەتراوە تا 36 دەبێت حکوومەت پرۆژه یاسای بودجەی 2020 بنێرێ بۆ پەرلەمان. ئێستا ڕاستە وەزارەتی دارایی حکوومەتی عێراقی و حکوومەت داوا دەکات کە بودجە ئەم ساڵ یاسای بودجە نەبێ بەو پێی کە عجزێکی زۆر کورتهێنانێکی زۆری تێدایە و بە پێی یاسای ئیدارەی مالی نابێت کورتهێنان لە سەدا حەوتی ناتیجی ئیجمالی محەلی زیاتر یعنی بە شێوازێکی تر نابێت لە سەدا 3 بودجە یان نەفەقات زیاتر بێت کە نابێت لە سەدا 3 نەفەقات زیاتر بێت بۆ ئەمساڵ عجز لە سەدا 50 زیاتر دەبێت سەدا 60 دەبێت کەواتە ئەمە گرفتێکی قانونی دروست کردووە. جنابی وەزیرم ڕۆژە لە کۆبوونەوە لەگەڵ لیژنەی دارایی باسی لەوە کرد کە ئەوان لەبەر ئەوە تەحەفوزیان هەیە لەسەر ناردنی موازنە ئێمە پێمان وتن کە ناکرێ حکوومەت دەبێت موازنە بڕوە
یاسای موازنە بنێرن ئەم مەوضوع یاساییە ئێمە لە پەرلەمان بە یاسا چارەسەری دەکەین گرفت نابێ بۆ ئەمساڵ حاڵەتێکی تایبەتە نرخی نەوت زۆر دابەزیوە نەخۆشی کۆرۆنا هەیە وەزعی اقتصادی عراق خراپە ئەمە چارەسەر دەکرێت کەواتە قسەکەی دەنابێت ڕاستە بۆ کۆتایی ئەم مانگەیان سەرەتای مانگی حەوت پرۆژه یاسای بودجەی گشتی عراق بێتە پەرلەمان و حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا نەگەیشت بێتە ڕێککەوتن بە پێچەوانەوە تووشی لەوانەیە گرنگی زیاتر ببێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە فەلەکردن چ بە پێی نووسراوەکەی کە داوا دەکات لە دوای چەندویلی 400 میلیارد دینارەکە بۆ هەرێمی کوردستان دەبێت لە ماوەی 30 ڕۆژە ڕێک بکەون چ بە پێوەی کە تا کۆتایی ئەم مانگە یاسای موازنە دێتە پەرلەمان هەموو ئەوانە پاڵنەری بەهێزن بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەزوویی دێتە بەغدا و گفتوگۆی جدی لەسەر شایستەداراییەکانی هەرێم و موچەی فەرمانبەران باشە کاک شیروان بچینە سەر بابەتی وەرگرتنی گەنمی جوتیاران ساڵانە ئەم گرفتە هەیە لە ڕێژە بڕی وەرگرتنی گەنمی جوتیاران بۆ ئەم ساڵ نەدەکرات چارەسەر بکرێ یان هێشتا ئەمەلێک هەیە چارەسەر بکرێ هەوڵەکان لەکوێدان کە ئارام ئەوەی کە باستان کرد تەمان لە پێشەکەی جەنابیشدا باسی کرد تەواوی گرفتەکانت باس کرد طبعا گرفتی زۆر هەیە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا گرفتەکان وەکو پێویست چارەسەر نەکراون ئەو گرفتانەی کە هەیە طبعا وەرگرتنی گەنمە بە ڕێژەیەکی دیاریکراو کە ئەمە وا دەکات کە جوتیار بەشێکی زۆر لە گەنمەکەی بمێنێتەوە ناچار دەبێت بە بازرگانەکانی گەنمی بفرۆشێت لە بریەوەی کە حکوومەت پێی وەرگرێ وەکو داعمێک وەکو پاڵپشتیە بۆ ئەم ساڵ طبعا ساڵی پار 350,000 تۆن دیاری کرا بۆ هەرێمی کوردستان وەربگیرە ساڵە سەڵات زیاد کراوە بە 390,000 تۆن ئەم 390,000 تۆنە بۆ خۆی کەمە بە دوو شێواز کەمە یەکەشیان بەوەی کە لەوە زۆر زیاتر بەرهەم دێ لە هەرێمی کوردستان واتە بەرهەمی گەنمی جوتیاران لە هەرێمی کوردستان زۆر لەو بڕە زیاترە بۆ ئەم ساڵ نزیک دەبێتەوە لە 2 ملیۆن بەڵێ و بە شێوازێکی تریش ئەوش ئەوەیە کە ساڵانە حکوومەتی عراقی بۆ سایلۆکانی یان با بڵێن بۆ ئاشەکانی دروستکردنی ئارد لە هەرێمی کوردستان تەنها بۆ شارەکانی هەرێمی کوردستان پێویستی بە 620,000 تۆن هەیە یعنی تقریبا دووقاتی ئەوە کەواتە دوزار ناچار دەبێت لە شوێنی ترەوە بۆی بێنێ سکولفەیەکی زیاتری لێ بدان بەترین نەقل لێ بدە بەرحاڵ ئێمە ڕۆژی سێشەمەی ڕابردوو لەگەڵ وەزیری بازرگانی و وەزیری شتوکاڵ کە هەردووکیان لە پەرلەمانی عراق بوون کۆبنەوەیەکی فراوان کرا لە کۆبنەوەکەدا تەواوی ئەم کێشە و گرفتانەی کە پێیوەستن بە جوتیارانی هەرێمی کوردستانەوە باس کرا طبعا ساڵانە کە خوتەی زراعی دادەندرێ نوێنەری وەزارەتی کشتوکاڵی هەرێمی کوردستانیش لێوێ بەشدار دەبێت نوێنەری دانانی بەو بەشەی کە بۆ هەرێمی کوردستان دانراوە بە پێی خوتەی زراعی بە بەراورد بە شارەکانی تری هەرێمی عراق عفو بەوەی کە ڕێژەی زەوی چەندە و نسبەی بارانبارین چەندە بە کۆمەڵێک ڕێوشوێن و حساباتی خۆیان کە دایدەنێن ئەوەندە بۆ هەرێمی کوردستان دانراوە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک توانراوە پار لە سەدا زیاد بکرێ ئێستا کراوە بە 390,000 تۆن ئەویش کەمە ئێمە ڕۆژە لەگەڵ وەزیری زراعەش باسمان کرد بەڵام خوتەی زراعی لە مانجی نۆدا دەندرێت کاکە ئارام تەسویق ئێستا دادەندرێت یعنی دەبێ ئێمە لە وەفتی هەرێمی کوردستان ئێمە طبعا پارەی گەنمی جوتیاران لەسەر بودجەی حاکیمەیە واتە پارەکەی لە بەغداوە دێ بۆیە دەبێت بەردەوام وریابین لە کاتی دانانی خوتەی زراعی لە کاتی دانانی خوتەی تەسویقی واتای وەرگرتنی گەنمی جوتیاران بۆ ناوچەکانی خۆمان بۆ هەرێمی کوردستان بە وریاییەوە وەفدەکانی هەرێمی کوردستان بەشداری بکەن و مامەڵە بکەن و ئێمە کاتێک کە پرسیار دەکەین وەزیری زراعە بەمێ وت کە وەفدی هەرێمی کوردستان بەشدار بووە و ڕەزامەند بووە لەسەر ئەو بڕە گەنمە طبعا دڵنیام وەفدی هەرێمی کوردستان شەڕی زۆر زیاتری کردو بەڵام وەکو باسم کرد ئەوان کۆمەڵێک ڕێوشوێنیان داناوە بەراوردی دەکەن لە مووسڵ چەند زەوی هەیە بۆ پشێ بۆ گەنم لە کەرکوک چەند هەیە لە بابل چەند هەیە لە بەسڕە چەند هەیە نسبەی بارانبارین لەوێ چەندە لە هەرێمی کوردستان چەند هەیە نسبەی بارانبارین چەندە و چەند دەکرێتە زراعەت و دەکرێتە گەنم بەو پێ یعنی شێوازێکیان داناوە کە بە نەتیجە ئەمە جێگای ڕەزامەندی جوتیارانی خەڵکی کوردستان و ڕەزامەندی ئێمەشتێ لە ڕاستیدا بۆیە بەردەوام لە هەوڵدەین بەڵام بۆ ئەمساڵ نەمانتوانیوە وەکو پێویست ئەمە چارەسەر بکەین تەنها کراوە لە سەدا زیاد کراوە بە 390,000 تۆن
ڕوونتر بڵێن بۆ فەلاح پێم وایە بۆ هەر دۆنمێک 100 کیلۆ یان 105 کیلۆ 106 کیلۆ شتێکی ئاوایە چونکە پار 96 کیلۆ بووە بزانم ئەوەندە وەردەگیرێ. باش کاک شیروان ئەو مادەم دەڵی لەگەڵ وەزیری بازرگانی و کشت و کاڵیشدا قسەتان کردووە لە بەغدا بابەتی قەرزەکانتان لەگەڵا دڵنیان باس کردووە جوابیان چی بوو؟ بابەتی قەرزی جوتیاران یان شایستەدارایەکانی جوتیاران هی 2014 15 و 16 بە دڵنیاییەوە باسمان کرد کە بەردەوامێک کە لە خەمە هەرە سەرچیەکانی ئێمە لەگەڵ وەزیری بازرگانی عێراق چکە پەیوەندی بە وەزارەتی بازرگانیەوە هەیە و پەیوەندی بە کۆمپانیای دانێوەڵەوە هەیە. طبعا وەزیر کتی من تازەم لە وەزارەتەکەم بۆیە سەردانم بکەن بزانم گرفتەکە چیە. طبعا گرفتەکە ڕوونتر بۆی جەنابیشتان و بینەران و جوتیارانی خەڵکی کوردستانیش ڕوونتر بزانن ئەم گرفتە لە بیدایەتدا گرفتێکی سیاسی بووە لە سەردەمی حکومەتەکەی بەڕێز عەبادی بە بڕیارێکی عەبادی ڕاگیراوە. بەچی ڕاگیراوە؟ بەوەی کە بەو بەهانەیە کە گوایە گەنمی تر هێنراوە لەگەڵ ئەم گەنمە تەسلیم بە سایلۆکان کراوە. ئێمە لە سەردانماندا بۆ وەکو ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی لە ڕاستیدا دەرچوونمان کردوینە لای وەزیری بازرگانی پێشوو و لە بەرنامەشماندا لە داهاتوودا بچینەوە بەغدا سەردانی ئەم وەزیرەی ئێستاش وەزیری بازرگانی دەکەین بە دڵنیاییەوە. وەزیری بازرگانی بە ئێمەی گوت کە گەنم زیاتر تەسلیم کراوە کە وەکتمان نەخێرەوە تا نووسراوی سایلۆی هەولێرمان پێ نووسراوی فڵان شوێنمان پێکە بە هیچ شێوەیە گەنم لە خوتەی تەسویقی خۆی زیاتر تەسلیم نەکراوە بگرە کەم تری تەسلیم کراوە. ئەمێک ئەگەر پێیان وابێ کە گەنمی بازرگانی هێنراوە تەسلیم کراوە جوتیار گوناحی نییە ئەمە لیژنەیەک هاتووە لە بەغداوە یان با بڵێن لە هەر شوێنێکەوە کە سەر بە حکومەتی عێراقیە و لیژنەکە خۆیان گەنمەکەیان خەمڵاندووە وەریان گرتووە. یعنی جوتیارێک کە گەنمی کردووە و تەسلیمی کردووە ئێستا پارەکەی نادرێتێ لە ڕاستیدا هیچ گوناحی نییە. بۆیە ئەمە ئێمە هەوڵی خۆمان دەدەین و دواتر من دەزانم گرفتەکە ئەوەیە کە پێویستی بە بڕیارێکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیە بەوەی کە بڕیارەکەی عەبدوڕەزاق عەبادی هەڵوەشێنێتەوە. دواتر ئێمە بۆیە دەچینە لای وەزیری بازرگانی بۆی دڵنیا بینەوە لەوەی وەزیری بازرگانی پێشووتی 499 میلیارد دینار لەم پارەیە حاضرە کە شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان هی 2014 15 و 16 557 میلیارد دینارە وابزانن یان 571 میلیارد یعنی 7 میلیارێکی کەمە. چارەسەری ئەمە ئاسانە یعنی خۆ ئەگەر بەڕێز سەرۆک وەزیران بە بڕیارەکەی عەبادی هەڵوەشێنێتەوە تەنانەت ئێمە پێشنیاری ئەوەمان بۆ وەزیری پێشوو کرد بە دڵنیاییەوە بۆ ئەم وەزیرە بۆ سەرۆک وەزیرانیش دەکەین کە لانی کەم بابی کاتە چەند مانگ جارێک یعنی بەنمونە هی 2014 بدا پاشان هی 2015 دوای چەند مانگێک بە چەند مانگێک بدا و 2016 بدا یعنی لە ماوەی 6 مانگ 8 مانگ تەنانەت لە ماوەی ساڵێکیشدا بدرێ ئەم پارەیە هەر پێم وایە جوتیارانی خەڵکی کوردستان تازە حاڵەتەکە حاڵەتێکی ناچاریەوە ئەمە بوو بە 6 ساڵ 7 ساڵ چاوەڕێی شایستەدارایەکانی ئەو گەنمەن کە تەسلیمیان کردووە. لە ڕاستیدا بەڕێز عادل عەبدولمەهدی جارێک کە سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان سەردانیان کردبوو و بەجددی ئەم بابەتیان لەگەڵ باس کردبوو گوتکوی ئەم گەنمە وەرگیراوە کراوە بە ئاردووە خوراوە یعنی لە ڕووی شەرعیشەوە و لە ڕووی قانونیشەوە ئەمە حەقێکە لە گەردنمانەوە دەبێ بیدەین بەڵام پێویستی بە هەندێک ڕێو شوێنی یاسایی هەیە. بەداخەوە کاکشیرا هەست ناکەی گرفتێک بۆ گەنمی ئەم ساڵیش و پارەی ئەم ساڵیش دروست ببێت چکە خۆ دۆخی عێراق دۆخێکی خراپە یعنی بودجە نییە پرۆژە یاسای بودجە نییە یعنی پارەیەکی کەم لە بەغدا هەیە خۆی لە ڕووی داهاتەوە گرفتی هەیە ئەم ساڵ دیسانەوە هەمان گرفت هەست ناکەن دروست ببێتەوە یان ئەم ساڵ پارەکەی زەمان کراوە وەکو دەوترێ. طبعا وەکو باسم کرد لەسەر بودجەی حاکیمەیە بودجەی حاکیمە بریتیە لە موادی خۆراکی ئەوەی کە لە بایعی و لە لای وەکیلەکانی خۆراک دەدرێت بریتیە لە داو دەرمان بریتیە لە کڕینەوەی گەنمی جوتیاران لەگەڵ چەند بابەتێکی تر. ئەمە حاڵەتێکی مەگەر زۆر زۆر خراپ لە وڵاتدا ڕووبدا پارەی ئەمانە نەبێت ئەگەر نا دەوڵەت دەبێت خەمی ئەم شتانە بخوا دەبێت خەمی داو دەرمان بخوا خەمی دابینکردنی گەنم بخوا چونکە ئەم گەنمە دوجار هەر لە ئاشەکان و دەکرێتەوە بە ئارد و بە حکوومەت دەفرۆشرێتەوە لە جیاتەوەی حکوومەت لە دەرەوە هاردەنە هاوردە بکە یان گەنم لە وڵاتانی تر لە ئوسترالیا و ئەمریکا و ئەمانەوە بکڕێ ئەمە ئاسانترە بۆ حکوومەت هەرزانترە تا ئەم گەنمە لە جوتیاران وەربگرێ. بۆیە بە تەوەقوعی من ڕاست لە وەزعی دارایی خراپە بەڵام تەسەوڕ دەکەم حکوومەت چارەسەری مەسەلەی نەفەقاتی حاکیمەی کردبێت لە داو دەرمان لە کڕینەوەی گەنمی جوتیاران و
هەردوو وەزیری فیسکاڵ و داراییش ئەو ڕۆژە تاکیدیان کردەوە کە ئەمساڵ گرفت نابێت. من قسەی وەزارەتەکان دەکەمەوە کام ڕۆژە لە کۆبوونەوە بوون دڵنیایان کردەوە کە هیچ گرفتێک دروست نابێت. ئەوەی کە لە پێشەکیەکەشا باسمان کرد خۆشت ئاماژەیەکت پێکرد بەوەی کە یعنی لە هەرێمی کوردستان 620,000 تەن گەنم پێویستە بۆ بە ئاردکردنی و ئەوانە نیوەی لە هەرێمی کوردستان وەرەگیریەوە ئەو میکانیزمە و ئەو میکانیکە بۆ هێنان و بردن و بودجە سەرفکردن ئەمە تا چەند پێ دوایە وەزارەت ئاگادار بێ یان پێ دوایە ئەمە جۆرێک لە گەندەڵی و لە بەهەدەردانی تایە کە خەڵکانێک لێ سوودمەی دەبن و گۆڕانکاری لەمەدا قورسە ئێوە بە قورسی دەبینن. لە ڕاستیدا ئێمە لە داهاتوودا بۆ پلانی کەم بۆ ساڵی داهاتوو دەبێت لەگەڵ وەزارەتی زراعە دڵنیا بینەوە لەوەی ئەم مەسەلەی دانانی ئەم بڕە لەسەر ئەساسێک بوو ینی بنەماکانی وەربگرین وەبزانین کە لەسەر ئەساسێک ئەم بڕە وەرگرتنیان بڕێگەنمە لە بۆ هەرێمی کوردستان دانراوە. مەسەلەی خوتەی زراعی بۆچی ئاوایە جیاوازەکان لە نێوان هەرێم و ناوەڕاست و خواوی عێراق چۆنە و بە تایبەتی بۆچی لە هەرێمی کوردستان تەنها گەنم وەردەگیرێت لە شوێنەکانی تر گەنمە شامی و جۆ دانیوەڵەکانی تریش وەردەگیرێت. بەرحاڵ ئەمە بە دڵنیاییەوە خۆ جۆرێکە لانی کەم جۆرێکە لە بارگرانی لەسەر حکوومەت لە کەرکووک و لە دیالە و لە کوێ گەنم بێنە و بهێنێ بۆ سلێمانی بۆ هەولێر بۆی دارشکە بکرێ بە ئەی بۆ گەنمەکە هەر لێرە وەرناگری بە دڵنیاییەوە بارگرانیان لەسەر حکوومەت گەندەڵی تێدەکەوێت و مەصرفی زیادی تێدەکەوێت هەمووی کوالیتەکەشی کاکشیروان یعنی کوالیتەکەشی زۆر جار گرفتی تێەکەوێ یعنی هەتا کوالیتەکەشی جاری وا هەیە وەکو پێویست نییە خراپە یان بڵێندانی کەم خراپ هەڵگیراوە لە سایلۆکاندا لەوانەیە وەکو پێویست نێت چونکە بۆ خۆمان دەزانین لە هەندێک شوێن عێراق سایلۆی گونجاوی نییە تەنانەت لە ساحەکان ساحەی فراوان و گەنمیان تێدا هەڵگرتووە و زۆر جار کارەساتی ئەوەش ڕۆدا کە باڵندە هەمووی دەخۆن. بەڵێ کاک شیروان لەسەر بابەتی بودجەی عێراق و گرفتەکانی لە ڕووی داراییەوە بۆ عێراق ئێوە بۆ ئەم 6 مانگەی داهاتوو پێشبینی چی دەکەن لە عێراق بگوزارێ؟ بۆ ئەم 6 مانگەی داهاتوو ئەوەی کە باس یعنی با بڵێن لەلامان ڕوونە ئەوەیە کە حکوومەت ناتوانێت بەو داهاتی کە هەیەی وەزعی خۆی بەڕێ بکە. یعنی کورتهێنانێکی هەیە تقریبا زیاتر لە 30 تریلیۆن دینارە بەپێی تەوەقوعاتی اقتصادیەکانی ئەم وڵات. داهاتی نەوت چەندە؟ داهاتی غێرنەوتی چەندە؟ لە بەرامبەردا نەفەقات چەندە؟ یعنی ئەوەی کە پێویستە حکوومەت مانگانە پێویستێتی بۆ ئەم 6 مانگی داهاتوو لە موچە و لە کاروباری ڕۆژانە بە تەقەشوفیشەوە یعنی بە ئەم سکەڵکوشینەی کە حکوومەت بەنیازە بیت. دوجار حکوومەت پێویستی بە بڕێکی تر لە پارە هەیە بۆ تەمیلی ئەوە. حکوومەت داوای کردووە کە ڕێگەی پێ بدرێ قەرزکە بەپێی یاسای ئیدارەی مالیە ناتوانێت حکوومەت هیچ بڕە قەرزێک بکات بۆ تەشغیلی واتە بۆ دابینکردنی موچە و بۆ کاروباری حکوومەت. ئێستا بەو پێی کە نرخی نەوت دابەزیوە و تەنانەت هەندێک ماوەیەک نەوتی عێراق هەر مشتری نەبوو بفرۆشرێ هەمومان دەزانین وەزعی نەوت چۆن بوو ئێستا باشترە سەروی $40. بە هەر حاڵ داوای کردووە قەرز بکات. ئەم قەرزە یاسایەکە نار بۆ پەرلەمان یاساکە خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کرا تەنها دەنگدان لەسەری ماوە. ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لایەنەکان لە ناو پەرلەماندا نەگەیشتنەوەی کە بخرێتە دەنگدانەوە لە بەرەی خلافی گەورەی لەسەر بوو. ئێمە لە لیژنەی دارایی لە دوای مشتومڕێکی زۆر وە کۆبوونەوە لەگەڵ هەردوو وەزیری دارایی وەزیری تەخسیب و پارێزگاری بانکی ناوەندی عێراقی تقریبا دڵنیا بووینەوە بە زۆرینە دەنگکام یاسا دەبێت تێپەڕێنرێت لەبەرەوەی حکوومەت ناتوانێت موچە بدان ناتوانێت وەزعی دارایی خۆی بەڕێ بکە بەبێ ئەم قەرزکردنە. بەڵام چەند مەرجێکماندانە لەوانە قەرزەکە نابێت سەختی نەبێت یعنی نابێت بە حکوومەت وەرەقەیەکی سوودی بڵێ بڕۆ بەکەیفی خۆت قەرز بکە دەبێت بزانین حکوومەت چەند قەرز دەکات. بۆیە دامانە حکوومەت 20 تریلیۆن دینار قەرز بکات 15 تریلیۆن لە ناوخۆ 5 تریلیۆن لە دەرەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم نسبەی فائیدەکەی بە شتێک بێت کە دەولیەن مەقبول بێ یعنی شتێک نەبێت کە لە عورفی دەولی بەدەر بێت بۆ ئەوەی کە ئەو شوێنەیە ئەو وڵاتە یان ئەو مؤسسەی کە قەرزی لێ دەکرێت استیغلالی ئەوە نەکات بەکەیفی خۆی نسبەی فائیدە دابنێت. و لە بەرامبەردا ئەوەی کە زۆر گرنگە داوای وەرەقەیەکی ئیسلاحی اقتصادیمان کردووە واتە حکوومەت دەبێت لەگەڵ ئەمەدا لە ماوەی 6 ڕۆژدا پرۆژە یاسایەکی
چاکسازی ئابووری بنێرێ و ئێمە بەڕێز وەزیری داراییمان وتووە ئەگەر لە ماوەی 6 ڕۆژدا حکوومەت بەنیاز نییە ئەم پرۆژەیە بنێرێ ئێمە وەکو مقتەرح وەکو پێشنیار دەیخینە ناو پەرلەمان و دەنگی لەسەر دەکەین بە یاسا. ئەم چاکسازیە لە بواری دارایی لە بواری ئابووری بوارەکانی نەوت و زەریبە و خاڵە سنووریەکان و تەواوی ئەو بڵێن سەرچاوەکانی داهات دەگرێتەوە و پاشان چۆنێتی خەرجکردنی هەمووی. ئەمە بۆچیە؟ بۆی پاشی 5 مانگ 6 مانگی تر حکوومەت دارشکەنێتەوە بڵێ دا من هەر وەکو 6 مانگ پێش ئێستا دیست ڕێگەم پێ بدەنەوە قەرز بکەم. چکە یاساکە بۆ قەرزکردن تەنها تا کۆتایی ئەم ساڵە. بەرحاڵ ئەم پێشەکەم بۆ پرسیارەکەی دەنابێت کە لە داهاتوودا لەم 6 مانگیدا لە وەضعی حکوومەتی عراقی باش نابێت، بەڵام ئەوەندەش خراپ نابێت کە نەتوانێت ئیداری وەضعی خۆی بدا. بەدڵنیایەوە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم یاسای قەرزکردن لەوانەیە لە پەرلەمان دەنگ بهێنێت تێپەڕێنرێ، حکوومەت دەستکراوە دەبێت بۆ قەرزکردن، لە هەمان کاتدا وەرەقەیەکی ئیسلاحی اقتصادی هەیە کە ئێمە داوامەن لە حکوومەت کردێ دەبێت بینێرێ و حکوومەت دەبێت سەرچاوەکانی داهاتی غێرنەوتیش لە ڕاستیدا زیاد بکە، چونکە ناکرێت هیچ کە اعتیماد لەسەر نەوت بێ نەوتیش لە بازاڕەکانی دنیا ئەمە بەو شێوەیە بەرز و نزمی بکە و بەردەوام خەڵکی عراق لە دڵە ڕاوچێدا بێت. وەڵە بەڕێز شیروان میرزا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە سەرێڵی سکایپ لەگەڵ ماوەی سوپاس دەکەم. سوپاس بۆ بەشداریکردن لە تەوەریەکەمدا. بەڕێزان تەوەری دۆمان تایبەتە بێ بە گفتوگۆکردن لەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کاریگەری لەسەر عێراق بە گشتی هەرێمی کوردستان بە تایبەتی. بۆ مەبەستە بەڕێز سعدوڵا ئیبراهیم خان نووسەر و ڕۆژنامەنووس ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرە و لەگەڵمانە بێ. کاک سعدوڵا سوپاس بۆ بەشداریکردنت. دەمێ بپرسم ئەوەی ئێستا لە ناوچەکەت دەگوزەرێ لە فشارە نوێەکانی ئاژانسی وزەی ئەتۆمی نێودەوڵەتی کە بڕیار وایە بۆ سەر ئێران زیادی بکە و ئەمڕۆ ئێران هۆشداری دەدا لەو پەیوەندیانی کە لە دوای دابەزینی نرخی نەوت و زیادکردنی هەناردەی سعودیەکان لە بەرهەمێنانی نەوت بۆ بازاری جیهانی لە نێوان سعودیە و ئەمریکا ڕوویدا، یعنی ئەم گۆڕانکاریانە چ پێشهاتێک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێننە ئاراوە؟ زۆر سپاس. سەرەتا سپاسی ئەو دەرفەتە دەکەم، سپاسی ستافی گەلی کوردستان دەکەم. بە حەقەت وە خۆت ئاگاداری و دەبینی لە ناوچەکە ئەمریکا هەمیشە پەیوەندیەکانی و فشارەکانیشی و پرۆژەکانیشی ئابدێت دەکاتەوە. ئەتوانم بڵێم بۆ هەر فترەیەکی زەمەنی بە فۆرمێک لە فۆرمەکان ئاڵوگۆڕی بەسەردادێنی بە پێی لێکەوتە و دەرهاوێشتە سیاسیەکان و ماتە محتەوایەتی سیاسی ناوچەکە پرۆژەی تازە و هاوپەیمانی تازە مەسەلەن دێنێتە کایەوە. ئەوەی ئێستا لە ئەمریکا بەرامبەر بە ئێران و هەروەها ئەو جوڵەی سعودیا کە ئێستا لە ناوچەکە هەیەی ئەتوانین بڵێن ئەوە گرێدراوی ڕاستەوخۆی قەلەقی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. چکە بیرمان نەچێ لە ئەتوانین بڵێن تاکو ساڵی 2010 و 11 ئەمریکا زۆر مسەیتەرتر لە ئێستا و زۆر بەهێزتر لە ئێستا لە ناوچەکە دەرەکەوت، بەڵام دوای ئەوەی کە رووسیا لەگەڵ سووریا و هەروەها ئەو هەپەیمانی کە توانم بڵێم ئێرانیش چوە ناوی تا ئاستێک پرۆژەکانی ئەمریکا سس کرد لە ناوچەکە، ئەوەش ئەمریکەکانی نیگەران کردبەوە و کۆمەڵک دەرهاوێشتەشی لێکەوتەوە وەک خۆمان بینیمان لە ڕابردوودا. ئەمریکا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە مامەڵەیەکی ئەتوانم بڵێم تا ئەدێک دوو سەرانە لەگەڵ هاوپەیمانانی دەکەوە لەگەڵ دۆسیەکانیش دەکاتن. ئەگەر سیرکەی لە بەرامبەر ئێران دائیمەن سنوورێک دائەنێ هەتا ئەو سنوورە ئەڕوە. لەبەرەوە تا ئێستا ئەمریکا لەگەڵ ئێران نەگەیاندۆتە ئاستێک کە ئاڵۆزیەکان بگەنە سنوورێک کە چارەسەری نێبی وەروە پێشم وان نییە لە بەرژۆندی ئەمریکا بێ کە بە تەواوی شەڕ لە ناوچەکە هەبرس و بەتابێت لەگەڵ ئێران لەبەرەوەی ئێران ڕاستە وەکو سەرزارەکی و بە فۆرمی ڕوون و ئاشکرا دژی بەرژۆندەکانی ئەمریکا لە ناوچەکە، بەڵام بیرمان نەچێ لەوانەیە زۆر خاڵی مشتڕەکیش هەبێ و لەوانەیە تەوازونی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە
ڕێککەوتن لەگەڵ ئێران هەندێک جار بەڕێککەوتن لەگەڵ تورکیا و هەندێک جار بەڕێککەوتن لەگەڵ وڵاتانی تریش ئەم دۆسیانە بەڕێوە بایانی هیچ یەکێک لەو وڵاتانە چ بربەستەکان چه هاوپەیمانەکان هیچ دۆسیەک مەلەفێک لەگەڵ ئەمانە داناخات ئەوە سیاسەتی ئەمریکا لە ڕۆژاتی ناوەڕاست بۆی هەمیشە دەیەوێ هەموو لایەکی دەوێت مەسەلەن بۆ نمونە تۆ سەیری لیبیا بکەیت ئێستا ئەمریکا هەم دڵی تورکیا ناشکێنێ لەلایەک و هەم دڵی مصریش ناشکێنێ لەبەرەوە هەریشیان ئەوانە لە ئێستا ئەتوانم بڵێم پشتگیری لە لایەنێک لایەنە سیاسیەکان دەکەن بەڵام ئەمریکا لەوێ خۆی یەکلا ناکاتەوە هەروەها لە بەرامبەر بە سووریاش هەمان سیاسەتی بەکارهێنا لەگەڵ تورکیا نەیگەیاندە و ئاستا کە گرژەکان بگەنە ئاستی تەقینەوە وهروها لەگەڵ ئێرانیش و ئێستاش سعودیە ڕۆڵێکی باش دەبێنێ ئەوەی ئەمریکا بزەبە لە ناوچەکە دەیەوێ بیکات چییە بەڕای من بە تەسەوراتی خۆم هێنانە دەرەوەی عێراقا لە ژێر باوەشی ئێران و دەیەوێ بە تەواوەتی بهێنێتەوە ناو جامعەی عەرەبی لە ناو وڵاتانی عەرەب بیکاتەوە بە پێشەنگ ناتوان بڵێم وەکو پێشتر بەڵام لانی کەم بیکاتەوە ژمارەیەک لە ژمارەکان ناو وڵاتانی عەرەبی ئەبەوش ئەمریکا دەتوانێت ئەو دەستکەوتانێک کە لە ڕابردوو لە ئەو قوربانیانێک کە بۆ عێراق داوێتی بە حیساباتی خۆی و ئەو دەستکەوتانێک کە دەستی کەوتووە ناوێت لە دەستی بچێ و ناشتوانێت بە تەواوەتی عێراق کۆنتڕۆل بکە ڕۆڵی ئێران لە ناوچەکە گەمە نوێیە لە سیاسەتی ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یعنی گەمەیەکی درەنگ وەختە و بە ئاسان ئەمریکا ناتوانێت بیباتەوە لی دەربچێ ئێوەش پێتان وایە؟ ئەمریکا بەتەنیا نییە لەو گەمە ئەبێ ئەومان لەبیر نەچێت لە ناوچەکەدا ئەمریکا کۆمەڵێک شەریکی هەن لە هەموو دۆسیەکانیش و پێم وتی شەریکی جیاوازی هەن بۆ نمونە ئەوەی کە ئێستا ئەمریکا ئەو پرۆژێکە دەستی داوەتێ سعودیە لەگەڵیەتی ئەتوانم بڵێم مسر هاوکاریەتی و لەگەڵ تورکیا گرفتی نییە یعنی ئەمە شتێک نییە تاگلایەنە بیکات لە ناوچەکە بۆ ئەوی هەموو حیساباتێکی خۆی کردووە ڕەنگە هۆکاری ئەو پەتا جیهانیەی کە لە ڕابردوو هەبوو کە ئەمە کاریگەرەی لەسەر ئەم سیاسەتانە دانابێت درەنگی یازوو بەڵام ئێستاش ئەمریکا دەتوانێت ئەو ڕۆڵە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بجێڕێت کە لانی کەم بە یەکسانیش لێ دەربچێ مەسەرەن ئەو دەستکەوتانێکی کە لە ئاستی پێویست نەبی و لە ئاستی تەمۆعی ئەمریکادا نەبی بەڵام پێمانیە ئەمریکا هەرگیز بە دەستی بەتاڵ لە ناوچەکە بچێتە دەرەوە و ئەم پرۆژێکی ئێستاشی هەیە هێنانەوەی عێراق بۆ پێشەنجی دەوڵەتانی عەرەبی ئەتوانین بڵێم بەپێی ئەو مستەڵعیکە لە ڕابردوو کە بە ئیرانی سەفەوی ئەناسرا بە حیساباتی خۆی بیکاتەوە عراقیش بە عراقی سەفەوی ئەیکاتەوە عراقێکی عەرەبی ئەوە بەرنامەی عێراقا بەرنامەی ئەمریکای لە ئایندەدا و ئەو گەمێش بەتەنیانیە لەو گەمەیە وەک دەبینێن بە ئەو دوا هەڵبژارد دوا ئەو مەسەرەن کاندیدکردنی مستەفا کازمی و پژگیریکردنی ئەمریکا و کۆمەڵێک لایەنی سیاسی ئیقلیمی و هەروەها دەولی ئەتوانین بڵێم تا ئاستێک ئەو پرۆژەی ئەمریکا کاراسانتر دەکا و ڕەنگە ئەم پیاوە بتوانێت ڕۆڵێک بجێرە لە عێراق و بتوانێت کاریگەری لەسەر لایەنە سیاسیەکان دروست بکات. کاک سەعدوڵڵا ئەمە بە کەفوکوڵی نزیکبوونەوە لە هەڵبژاردنەکانی ئەمریکا و لە بە کەفوکوڵی بنافەسەی بینی کۆماریەکان و دیموکراتخوازەکانی ئەمریکا و کەفوکوڵی ترامپ بێ بۆی کە جارێکی تر ببێتەوە بەسەر کۆمار یعنی ئەم جم و جۆڵانە بەمەش لێک دەدرێتەوە لەلایەکەوە لەلایەکی تریشەوە پێی دەوترێ قۆناغە نوێەکەی سیاسەتی ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی کە بەرامبەر بە سعودیە دەیکاخۆوەکو تۆتت سعودیە بەشێکە یان هاوکارێک و پشتیوانێکە بۆ سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکە بەڵام لە ماوەی ڕابردوودا و لەسەر نرخی نەوت و هەناردەی نەوت لەگەڵ رووسیادا زیاتر فشارەکان لەسەر سعودیە بوون گەیشتە ئەوەی کە یاسای تایبەت بە قەرەبووی کردەوە تیرۆریستەکان لە ئەمریکا لەگەڵ سعودیە جێبەجێ بکات یعنی ئەم هەنگاوانە لە دۆستایەتی و لە دوژمنایەتی لەگەڵ هاوپەیمانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەی کە باسم کرد کەفوکوڵی بانگەشە و هەڵبژاردنەکان بۆ ئەمریکا
یعنی کامیان ڕاسترە بۆ دۆخی کە ئێستا ئەمریکای تایە لە ناوچەکە؟ سەرەتا ئێمە هەر کاتێک بمانەوێ سیاسەتی ئەمریکا هەڵبسەنجێنین لە هەر ناوچەیەک ئەبێ ئێمە ئەمریکا نازبین. خۆی سیاسەتی سەرمایه‌داری ئەمریکا بە تایبەت سیاسەتێکی مەلموس نییە، یعنی ئامانجێکی ڕۆشن نییە بۆ بەرامبەرەکەی. هەمیشە سیاسەتەکانی بە چوونە دواوە بە چەند خەتەوات هاتنە پێشەوە بە چەند خەتەواتەیە. بۆی ماتەرەکانی سیاسەتی ئەمریکا زۆر بە زەحمەت دەدیترێن، ینی زۆر زەحمەتە بۆ وڵاتێک بتوانێت بە لەوحەیەکی ڕوون مفاوەزات و هەروەها سیاست لەگەڵ ئەمریکادا بکات. بۆیە ئەمریکا بە نەخشە ڕێگا بۆ هەر وڵاتێک ماوەڕە دەکات. ڕەنگە ئەوی بەڕێزت باز دەکەی ئەم نەخشە ڕێگای فشارانە بێ کە لەسەر سعودیە کردووە، هەتا شوێنێکی هێناوە لە شوێنە ڕایگرتووە، لەوێەوە ئیتر فشاری خۆی داهاتە سەر ئەم کارتانی کە بەرامبەریتی بەکاری دێنێتن. سعودیەش بە هەمان شێوە لەوانەیە ئەویش کارتی خۆی هەبێ، ئەویش لەوانەیە نەخشە ڕێگای خۆی هەبێ بەس بە هەموو وڵاتان ئەمە ئەشێتن. کەواتە ئەمریکا لە ڕۆژاتی ناوەڕاستدا لەگەڵ هەموو وڵاتان وا بە هەر لە مێژووی ئەم وڵاتەوە وا بووە پەیوەندیەکانی هەمیشە غامزن لەگەڵ وڵاتان. سەرەتا فشارت بۆ دروستەکە، سەرەتا تووشی لە زاویەکە حەسریەکە ئەو جار خۆی ئەوێ بیتە فریادڕسی و بە کۆمەڵێک مەرج و بە کۆمەڵێک ئیتفاقیە لەم زاویە دەری دەهێنێ. بۆ سعودیا وا بوو، تەمان سعودیا خستە زێر فشار بە تایبەتی ئەو مەسەلەی خاشقچی لە تورکیا ئەمە وای کرد کە سعودیا ناچار بکە لە زاویەک بۆستێ بە کۆمەڵێک مەرجی ئەمریکا ڕازی بێ، مەرجنی هەموو ئەو مەرجانە لان کرابن. بۆ ئێرانیش ئەوە ئەشێ بە هەمان شێوە. ئێمە نازانین لە پشپەردە چی ڕوودەدا لەگەڵ ئەم ئەوی دەبینین مەسەلەن لە بە ماسمیدیا دەبینین، ئێمە ئەوی دەبینین لە ڕاگەیاندنەکان دەبینین، بەڵام ئێمە سیاسەتی ژێرپەردە و فشارەکان و ئەو کارتانە نابینین کە لە بەرامبەر یەکتر بەکاری هاتووە. دوم بۆ هەڵبژاردن بە تاکید هەموو جار ئەمریکا چ کۆماریەکان چێ دیموکراتەکان کۆمەڵێک فاکتەر دەجوڵێنن، کۆمەڵێک کەیس دەجوڵێنن بۆ جوڵاندنی شەقامی ئەمریکی بۆ بەدەستێنایندا. بەڵام نابێ بیرمان چێ ئەمریکا دەوڵەتێکی موسساتیە. ئەوەی قەرار لەسەر سیاسەتی ئەمریکا دەدا لە ئایندا بۆ هەموو ناوچەکە ئەوە دەگونجێ، ئەوە میزاج نییە و سیاسەتی ساڵ و دو ساڵ نییە، کۆمەڵێک پەیمان و بەڵێن نییە. ئەمەی کە ئەم سیاستە دەڕێژێ بە نەخشە ڕێگادای دەڕێژێ. ڕەنگە ئەوەی ئێستا ئەمریکا لە ناوچەکەی دەیکا تەسەوڕ بکە 15 ساڵ بەر لە ئێستا پلانی بۆ دانرا بێت و ڕەنگە لە ئێستاوە پلان بۆ 10 ساڵی تردا بندرێت. یعنی ئەمانە هەرگیز سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەسەر میزاج نەڕۆیشتووە و من پێم وایە ناشوڕات لە ناوچەکە. هەمیشە بە کۆمەڵێک حیساباتی کۆنکریتی مامەڵە لەگەڵ دەوروبەر دەکرێتن. دەبڕی کاتەکە کەم ماوە دەمێت باسێک لە پەیوەندی کوردی ئەمریکی و بوونی کورد، یعنی ئەوەندەی خوێندنەوەتان لێ کردوێت لە پلان و نەخشە ڕێگە نوێەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە تایبەتی لەو عێراق نوێیی کە ئەمریکا دەیەوێ هەم لەگەڵ وڵاتانی عەرەبی و لە یەکێتی وڵاتانی عەرەبیدا بیهێنێتە پێشەوە لە کۆمکاری عەرەبی. یعنی لەم گۆڕانکاریانەدا ئێوە پێتان وایە کورد پێگەیەک جێگەیەکی هەبێ، یان خۆمان دەتوانین وا بکەین ئەمریکا پێگەیەک جێیەکمان باتێت لەم پلان و استراتیژ و پەیوەندی نوێیانەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنها بەکارهێنەر نەبین، بمانکا بە دۆست. بڵێ بەداخەوە لە ئێستادا کورد چ لە ناوخۆی چ ئەقلیمی چ دەولی پێگەی لە هەموو کاتێک لاواسترە، نەبێ ئەومان بیرنەچی بەسەفەوە کە ئەو قسەیە دەکەین. بۆیە لە ئێستادا کورد ناتوانێت هیچ کارتێکی نییە و ناتوانێت هیچ و توێژێکیش لەگەڵ هیچ لایەنێک بکاتن بۆ بەدەستینانە شتێک لە بەرەوەی و توێژ یعنی دان و ستاندن. ئێمە چی دەدەین مەسەرەن هیچ کارتێکمان نییە چی بدەین و چی بستێنین مەسەرەن ئێمە بەس دەتوانین ئەو عەرزەی کە بۆمان دەکرێت ئەوە قبول بکەین و ناتوانین هیچ تەڵەبیاتێک هیچ عەرزێکی سیاست لە هیچ کارتێک لە بەرامبەر بەکاربین. بەداخەوە کەوا دەڵم پێگەی کورد زۆر لاوازە ئەگەڕێتەوە سەر ئەوەی ئەمریکا و عێراق تا چەند دایانەوێت دۆخی عێراق ئارام بێ یاخود بەرەوگرژی بڕواتن. بۆ ئەوەی کە دۆخی عێراق ئارام بێ بەرەوگرژی نەڕواتن دەبێ مامەڵەیەک لەگەڵ کورد بکرێ، بەڵام لەگەڵ شەقامی کوردی ئەمریکیەکانیش لەوە تێگەیشتی نەبیرمان نەچی، حکوومەتی عێراقیش لەوە تێگەیشتووە کە
کە لە هەرێمی کوردستان چی دەگوزارێ ئێمە خۆمان هۆکاری زۆر نەهامەتین سیاسەتێکی هەڵەمان بەکارهێنا و بەردەوامیشی لەو سیاسەتە هەڵەیە کە ئێستا پێڕەو دەکرێت بۆیە کورد لاوازە نەکرد کورد عراقیش ئێستا لاواز حکوومەتی عراقیش لە بەرامبەر ئەمریکا لاوازێ ناتوانێت کارت بەکاربێنێ یعنی ئەوەی کە دەتواندرێ عراق ئێستا بیکات تەنها پیشاندانی نیەسپاچیە و ئەبێ زۆریش حەزب کە ڕاستەڕێ بکرێت کە بخرێتەوە ناو موقع ئەساسەکەی خۆی پێشتر کە ڕاستەکەی خۆی کە لە سیاسەتدا هەیە بووە چونکە ئێستا عراق هیچ سیادەیەکی نەماوە تو دەگە سەیری بکەیت تورکیا بە کەیفی خودی پەلامارت ئەدا ئێران دێ پەلامارت ئەدا هەر شوێنێک دێ دەرگا کراوەیە دەرگای عراق بەگشتی کراوێ بۆ هەموو وڵاتان کەواتە لە ئێستا عراق باشترین شت باشترین و گەورەترین دەستکەوت چ بۆ هەرێمی کوردستان کە چ بۆ عراق پاراستنی ئاسمانی عراق و سیادەکەیەتی ئەگەر بێت و ئەمریکا ئەوە بکە بۆ عراق و سیادەکە و ئاسمانەکەی بپارێزێ و دەستکاری وردەکاری ناو حکومڕانی عراق نەکات بە ئەندازی عراق قازانجێتی لەبەرەوەی هیچ کارتێکی نییە بەکاری بێنی تەنها ئەبێت چاوەڕێ بێ لەو نەخشە ڕێگایە لە کوێجەی دەبێتەوە و دەبێت لە ڕێی سلکی دیبلۆماسی بۆ نمونە سیر کە ئەگە ئێمە لە ڕابردوودا وەکو کورد لە ڕووی هێزی پێشمەرگەوە بەهێز بوو بین ئەگە هێزمان لە چەکداری و لە خەباتی چەکداریدا و بێ ئێستا هێزمان لە دیبلۆماسیدایە ئێستا هێزی ئێمە لەوەدایە چ کاراکتەرێکی بە هێزی کورد بچێ و توێژ بکات چ کاراکتەرێکی بە هێزی بچی بکورد و توێژیش تەنها ئەگەڕێتەوە سەر ئقناعکردنی بەرامبەر کە لە ئایندەدا چی بۆ دەکەیت چونکە هیچ کارتێکمان نییە بەکاری بینیم لە ئێستادا. بەڵێ بەڕێز سعدوڵا ئەبراهیم خان نووسەر و ڕۆژنامەنووس لە ئەستۆدیۆکانمان ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمان بووی سوپاس بە بەشداریکردن لە تەوری دوم سوپاس بۆی بینەری شەرشاد بن و خواتان لەگەڵ.